ئەوەی هەیە زەرەری مادیە ئینشاءالله خوای گەورە تاویزی دەکاتەوە. بەڵێ پرسیارەکەی جەنابەت کردت، سێ کارمەند لەوانەیە کە باوچیان دوێنێ تاوانەکەی ئەنجام داوە لە دادگا کەیسیان لەسەرە بە پێی مادەی 453 لە یاسای سزاکانی عێراقی. دوو لەو تۆمەتبارانە کوڕی تاوانباری سەرەکی تاوانەکەی پێرێنەکە و تاوانەی ئەنجامدا. تاوەکو ئێستا دادگا بەردەوامە، کەیسەکەیان یەکلا نەبووەوە لە دادگا. دیارە هەوڵی داوە بەکردنەوەی ئەو ئاگرە و ئەو تاوانە گەورە وەکو زەختێک بەکاری بێنێکە لە کەیسەکە خۆش بینیان. بڕی پارەکە چەندە؟ بڕی پارەی تۆمەتباران سەرووی 200,000 دۆلارە، ئەوەی کە لە دادگا کەیسی لەسەرە. نەخێر هیچ هەڕەشەیەکیان نەکردەوە وەکو هەڕەشە، بەڵام چەند جارێک هەوڵی نێوەنگیری دراوە بەڵام نەگەیشتونێ. ئەمە تۆمەتباری ڕئیسی ناناسینێمە بەڕاستی، بەس دوو لە کوڕەکانی تۆمەتباری سەرەکی تاوانەکە کارمەند بوون لە کۆمپانیەکەمان. نەخێر ئەمە هیچ زانیاریەکمان نەبووە لەسەر دەستیان خاست، ڕاستی ئەمە هەر وامان زانیوە کە شۆتی کارەبایە. ئەو شۆ لە دەستگاکانی ڕاگەاندن بۆمان ڕوونبەوە کە ئەو کەسەی تاوانەکەی ئەنجام داوە دەستگیر کراوە لەلایەن ئاسایشی هەولێرەوە.